باهۆی ڕێگری لە هەناردەی بەرهەمەکانیان خاوەنی کێڵگە پەلەوەریەکانی سنووری کەرکووک نیگەرانن و لە بەردەم بەڕێوەبەراتی کشتوکاڵ گرت بوونەوە. خاوەنی کێڵگە پەلەوەریەکان وە خۆیان دەڵێن بازگەکان ڕێگریان لێ دەکەن بەرهەمەکانیان بۆ پارێزگاکانی ناوەڕاست و خوارەوەی عێراق بنێرن بە بیانووی نەبوونی مۆڵەت. حکومەتیش ئامادە نییە مۆڵەتیان پێ بدا. ماوەی جارە ڕێگەمان لێ ئەگرن نایەنوێ بەرهەمەکەمان بەرهەمێکی جوان بەرهەمێکی چەند دروست حتا جنوب تاالبێتی کە دێن لێرە لە لای خۆیان جار وایە سەرەکەیشی کەمترە بەس دێن لێرە لەبەی ماڵەکەی ئێمە خۆشتر و باشتر و بەڕێکوپێکی و بەجوانی بەرهەم دێت دێن ئەیانوێ بیبەن بۆ جنوب ڕێگەیان لێ ئەگرن. ئەمجا ئەمان مەجبورە بنچێکن دێن ماڵەکەی ئێمە بە پارە بەڕاستی ئەمە حەزەکەم بگەێنن بەڕاستی لە ژێرەوە کتابیان پێ ئەفرۆشن بە پاری باش دێن ماڵەکەی ئێمە ئەکڕن مەجبور ئەبن بە هەرزان ماڵەکەی ئێمە ئەکڕن. ئێمە کێشەمان لە ئیتفاقەیە قەراراتی مەجلس قیاسەورە لجنە شؤون الشمال ئێستا وعدیان داوە وعدێکە بەڵام نازە جێبەجێ نەکراوە. ڕێگایەکی قانونی هەیە ئەوەش ئەوەیە کە عەقدی زراعیمان بۆ بکەن لەسەر عەرزەکانمان کە عەقد بوو حکوومەت ئەو عەرزەی وەکو ئیجار داوەتە پێمان ساڵانە پارەی ئەدەینێ بەو شەرتە ڕازین کە مۆڵەتمان بدەنێ. ناوشوان لەیلان دەوروپشتی کەرکووک ڕێگەمان پێ نادەن بەرهەمەکەمان بڕوا بۆ دەرەوەی پارێزگای کەرکووک داوای کتابمان لێکەن کتاب نەمبان بۆ ناکەن داوای ئیجازەمان لێکەن ئیجازە ناکرێت ئیجازە بەم کتوپڕێ ناکرێت لە کتوپڕێکە بەرهەمەکانمانیان ڕاگرتووە. گرفتی زەویە کشت و کاڵەکان و یەکلایی نەبوونەوەی ئەو زەویانە بە پێی مادەی 140 گرفتی بەردەم خاوەن کێڵگەکانی پەلەوەرە لە کەرکووک. بەڕێوەبەری کشتوکاڵی کەرکووک دەڵێت بڕیارەکەی وەزارەتی کشتوکاڵی عێراقا بەڵام لەگەڵ نووسینگەی پارێزگاری کەرکووک و وەزارەت لە هەوڵداین کێشەی مۆڵەتی ئەو خاوەن کێڵگانە چارەسەر بکەین. احنا اليوم ومن خلال مخاطباتنا العديدة لە ڕێی نووسرا و داواکاریەکانمانەوە بۆ وەزارەتی کشتوکاڵ هەروەها 2 ڕۆژ پێشتریش داوامان لە نووسینگەی پارێزگاری کەرکووک کرد تا لە ڕێی لیژنەی مادەی 140 و وەزارەتی کشتوکاڵەوە هەڵاوێری مۆڵەت بۆ کێڵگە پەلەوەریەکانی کەرکووک بکرێت. بەو پێی ئەو کێڵگانە لەسەر ئەو زەویانە بنیاتنراوە کە مادەی 140 دەیانگرێتەوە و جێناکۆکن. داوامان کرد لە ئێستادا وەرگرتنی مۆڵەتی کارکردن بۆ ئەو کێڵگانە چاوپۆشی لێ بکرێت تا ئەو کاتەی بابەتی ناکۆکی لەسەر ئەو زەویانە چارەسەر دەکرێت. مشاكل نزاعات في محافظة كركوك المشمولة بالمادة 140. لە سنووری پارێزگای کەرکووک 700 کێڵگەی بەخێوکردنی مریشک و پەلەوەر هەن. زۆربەیان لەسەر زەوی خۆیان کێڵگەکانیان بنیاد ناوە بەڵام مۆڵەتیان نییە. هەر بۆیە ماوەی چەند هەفتەیەکە نەیانتوانیوە بەرهەمەکانیان هەناردەی دەرەوەی کەرکووک بکەن و داوا دەکەن چارەسەری بەپەلەیان بۆ بکرێت تاکو ئەو بەرهەمەی کاتی فرۆشتنیەتی لەناو نەچێت و زیانیان پێنەگات. چیانووری کەناڵی پەیام کەرکووک.